بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئایزان لە هەر جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. من ئیبراهیم زیادم کە خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پەیام دەبمەوە میوانی ماڵەکانتان. خۆشەویستان و ئازیزان، ئێمە لە مانجی لەدایکبوونی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم جا مسلمانان بەگشتی دڵخۆشن کە مانجی لەدایکبوونی پێغەمبەری خوایە و بەشێک لە کاسبکارانی شاری هەولێر ساڵانە ئاوە بەردەم دوکانەکانی خۆیان دەڕازێننەوە و دڵخۆشی خۆیان دەردەبڕن کە مانجی مەولودە. جا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕەحمەت بۆ تەواوی مرۆڤایەتی وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتە للعالەمین. جا ئینسانی مسلمان ئەوەی کە حەز دەکات شوێن کەوتەی پێغەمبەری خوا بێت صلی الله علیه وسلم دەبێت ڕەحمەت بێ بۆ مرۆڤایەتی، نەک تەنها لە بۆ مسلمانان. ئێمە دەبێت ڕەفتارمان نەرمونیان بێ، قسەمان خۆش بێ، هەوسکەوتمان لەگەڵ خەڵکی زۆر باش بێ و لە کڕین و فرۆشتنماندا فێڵ نەکەین، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ من غشنا فليس منا. ئێمە کە دەڵێن نەرمونیان بین، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ تەبەسم کە فی وجه أخیک صدقة. جا گرینگە ئێمە نەرمونیان بین، نەک هەندێک لە پیاوان زۆرجار ئافرەتان دەڵێن لە دەرەوە ڕوویان خۆشە و لە ماڵەوە گرژن. جا پێویستە ئێمە لە سەرمان نەرمونیان بین و لێبور دەبین. زۆر جاران دەبینین گرفتێک کێشەیەک ڕوودا لەسەرەوەی کە ئینسان کەمێک ئارامگر نییە. جا پێویستە ئەو سیفەتانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئێمە لە خۆماندا بیهێنینەدی، ئارامگر بین، نەرمونیان بین، ڕازگۆ بین. ئێوە لەگەڵمان نابن. من قسە دەکەم لەگەڵ بەشێ لە کاسبکاران و هاوڵاتیانی شاری هەولێر، ئێوەش لەگەڵمان نابن، بیسەر و بینەرمان بن. لە خۆم و لە ماڵ و منداڵم و لە کەس و کارم و لە هەموو شتێکی خۆم خۆش دەوێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم. اللهم صل على سيدنا محمد آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. نقدر مليون زار اللهم صل على سيدنا محمد وعلى آل محمد. یادی لەدایکبوونی پێشەوای مرۆڤایەتی لە هەموو مسلمانان بەگشتی مسلمانانی کوردستان بە تایبەتی پیرۆز دەکەم. هیوادارم ئەو یادەیە بێتەمای ئەوەی کەوا مسلمانان شوێنکەوتووی پێغەمبەری خوا بن، شوێنکەوتووی سونەتەکانی پێغەمبەری خوا بن، نەک تەنها لە تاکە ڕۆژێک شیرینی بەخشین و پاخلاوە خواردن و بڵێن ئەو شتێ. پێویستە ئینسان لەو ڕۆژەیەدا یعنی بە جۆرێک یادی ئەو ڕۆژەیە بکاتەوە، ژیاننامەی پێغەمبەر، ژیانی پێغەمبەر بکاتە بەرنامە بۆ ژیانی خۆی. ئێستا من فرۆشیاری مۆبایلم، یعنی دەتوانم بەوەی کە فێل نەکردن لە خەڵک بە ڕازگۆی ئیشەکەی خۆم بکەم، هەم پاداشتم دەست دەکەویتن، هەم دنیاییانیش لە خۆم ئیسفادەک دەکەم. و بۆ مسلمانانیش بە هەمان شێوە هەر کەسە و لە ئیش و کاری خۆی پێویستە ژیانی پێغەمبەری خوای گەورە لە ڕازگۆیی، لە دەستپاچی، لە ئەمانەت بکاتە بەرنامە لۆ ژیانی خۆی، لەوەی ئیسفادەی دنیا و قیامەتی یابیتن. باسی خاڵێکی گرنگت کرد کە ئەوش فێڵ نەکردنا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ من غشنا فليس منا. ئەتوو ئەلێرە سونەتت جێبەجێ کردێ کە ڕازگۆ بی، کە غەژ نەکەی، کە مشتریەکە گە زانیاریش نەبوو فێڵی لێ نەکەی، دەرونیانیش تۆ زۆر مرتاحی ئاسوودەی. وڵای من نەک پێم وابی هەر دەرونیان بەرەکەتیش لەو شتەیەدا، چونکە ئەمە بە حکمیەوەی لە بازاڕن، یعنی شتەکان بە چای خۆمان دەبینین. من فرۆشیاری مۆبایلم بە تایبەت ئێستا مۆبایلی ئەوروپی بڵێن فرت و فێری گەلک زۆرەوە. ئەلحەمدولیلا من ئەوەی بزانم بەڕاستی و بە ڕازگۆیی دەدەمە خەڵکی. زۆر نەفەر هەبووە یعنی فێلی کردێ لە ئیشەکەی خۆی، ئیسفادەی خالی کردێ کەچی هەر مفلیس و دایە، یعنی فەشەلی هینە. بەزێمە لەو خوای بە زیادوی ڕازگۆیمان لە پێشینەی کارەکانماندانە، خوای گەورە بەرەکەی تێخستە. ئەی ئەو کاتانی کە دەست بەتاڵە چندێک بۆ نەسلاوە لەسەر پێغەمبەر خوا عەلەیهی سەلام یان خەریکی زیکر و دوعاکردن و ئەوانە دەبین؟ وڵای ئیتر بەپێی توانە پێم وابێ هەر کاسبێکی ڕاستوڕوان هەر لە خۆی عیبادەتە لە بۆ ئینسانی مسلمانەوە. ئەلحەمدولیلا ئەوەندەی بتوانینیش زیکر و یادی خوای گەورە دەکەین، سەلاوات لە پێغەمبەری خۆمان بدەین، چونکە شەفاعەتکاری خۆمانە لە ڕۆژی قیامەت، شەفاعەتکاری ئومەتی خۆیەتی لە ڕۆژی قیامەت، و هەمووشمان چامان لەوەیە کە لە ڕۆژی قیامەتدا شەفاعەتمان لۆ بکاتن.
و سەڵاوەتدانیش هەر کەسێکە سەڵاوەتێک لەسەر پێغەمبەری خوای گەورە بدە، خوای گەورە دە سەڵاوەتی لەسەر داکن. پێما بێەوە کافیە بۆ ئینسانی مسلمان کە دائیمەن دەم بە زیکر بی، دەم بە سەڵاوەت بیتن و ئەو ڕۆژێش وە بیرێنانەوەیەک بیلۆ مسلمانان نەکتەنە ئاهەنگ جێڕانبەوەی کە ئینسان لە قۆناغێک بوەستی لۆ خۆی ستۆپەک بکاتن، تەماشای ڕابردووی خۆی بکاتن. ئایا چەند ئەوەی کە ڕۆیشتووە یەکانگیر بووە لەگە سونەتەکانی پێغەمبەر، لەگە شریعەتی خوای گەورە، ستۆپەک بکاتن لۆ خۆی، لۆ ژیانی خۆی، هەڵەکانی خۆی ڕاست بکاتەوە لە داهاتوودا و ڕاستەکانیش پەرەی پێ بداتن. دەبینم بەردەم دوکانەکەی خۆتان ڕازاندوتەوە، چەند دڵخۆشی کە مانجی مەولودا، مانجی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. والله بالنسبة هولي هم صالي أو هايا هم شاري هولي بنام بانجا مولودنا كلا سلطان هلكن كوبلي بوما مايتوا ويما زيادة دكينوا مهم أخلاق كمان أخلاق بيرن بنقر رازان دو أو شتاني كتوزي دكين. جابسيارك من جواه. بالي. چون زیاتر و زۆرتر بتوانین دەست بە سنەتی پێغەمبەری خوا بگرین صلی الله علیه و سلم لەسەر ڕێبازیوی بەردەوام بین. مهم تبابي نجيك. تبابي نجيك. يارمتي يقدر يبدا خاصة لو صار كتير دارجين كا هم حكم عندك هنا تسرع ملتي يعني نالبال ملتك تقبلها مش تشيا كو حكومة أو ظلمي لو ملتي دكا يعني متماخ مع حكومة السماء متسندة وعالمت ولا شو حكومتي إذا كان كاكا يعني بيبقى واش هستشم كل يعني كدوا كوتني متسبب بازاري بتأثير لبازاري كديا لا معالمي كديا يعني معيشتك بيقدر راوستايا خاصة أوي كموظفة اخترتها شطابين زيادة الموظفة كاكا راست فرمي پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کەسێکی ڕازگۆ و بوێر بووە چەند گرینگە مسلمانیش لەو سەردەما ڕازگۆ بێ بوێر بێ ئەگەر زوڵمێکی دید هەوڵ بدا بیگۆڕێ ئەگەر نەیتوانی بەدەنگ ناڕەزایی خۆی دەرببڕێتن بالنسبة لەوەی کە نەیتانی بە زمان بەدڵ بە وسائلانی کە پێی دەکرێت منعی بێکاو بەس ئەو ڕۆ زۆر زەحمەتێ لەگەڵ ئەو زۆرەفی کە تیا دێژی ئەی بەمزەم لەگەڵ سڵاوە لێدانە چۆنی صلوات دائما نستلي داينين حتى أو ما نجي ما بي صلوات إن شاء الله بيبشنا بين الرحمي زي أبيغم صلى الله عليه وسلم اللهم صل على سيدنا محمد آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في عالم إنك حميد مجيد یادی پێغەمبەر یادێکی پیرۆزە بەڵام وەکو مسلمان شەرنی هەر ڕۆژێک بی دەبی چی بکەین یادی پێغەمبەر صلی الله علیه و سلم چ بی زیاتر لە سەرکاری ڕۆژانە ڕەنگ بداتەوە لە بۆ نمونە ئەمرێم وڵاکە ئاکام سنەتیمە و سنەت تەطبیق دەکەم وەچی دیکەش لەگەر ئیشەکەم ڕازگۆ نەبم فێر لە خەڵک بکەم ئەویش نابی سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەیە ڕەنگدانەوەی لەسەر کارەکان هەبی ئەتوو چی دەکەی ژیانی خۆت مرتاحکە یعنی نەفسیانەتون مرتاحبی لە بۆ نمونە خیانەت ناکەی درۆ ناکەی قۆڵ بڕین وەکو ئێستا لە بازاری زۆر ئەوە ناکەی موعیدەکان تەواوبی ئەوانە زیاتر وەکو سنەت ئەوەیە نەک باخ و بریخی شارەکان و کۆرانەکان و ئەوانە زیاتر ڕەنگدانەوەی لەسەر عەمەلمان هەبی باشترە زۆر باشە باسی کۆمەڵە کشتی زۆر گرنگت کرد بە تایبەتی باسی قۆڵ بڕین لەم بارودۆخە سەختە کە خەڵک لە بارودۆخیش سەختی داراییدایە چەند گرنگە ئێمە کاتێک کە ئیشێک کارێک بۆ کەسێک دەکەین حقی معنی مافقی خۆمان پارەکەی خۆمان حقی خۆمان وەگرین زیادی لێوەرنەگرین زیاتری لێوەرنەگرین کابرا نەشی زانی حتمەن ئەوە زۆر گرنگە ئێستا کابراک دێتەکەم بۆ نمونە قاتێک دەکا یەکەم ئەو قماشەی هەر دەگری ئەوی لۆ بکەم و زایدەن فێری لێ نەکەم یعنی زیادی لێوەرنەگرم وەکو گوتمان موعیدەکانشمان تەواوبی کابرا پێم مرتاحبی کە نەفسیانم بتوانم فێری لێ ناکەم هم أم خوش مرتاحكم كبونو على السنتي بسمة ولا وي بكم كجلي نبي حتى من أجا بس سنتيش بكيش تكان كز جلي نبي تأكيد زور راستا پیغمبر خدا صلی الله علیه و سلم دفرمی من غشنا فليس منا يعني هو كفرت في قال ليمانيا او زاتوش او سنتي پیغمبر خدا صلی الله علیه و سلم زیب ذکر دکا رازگو بی و غش نکی بله خاصة لبازار نبدا خوش تخراب دبينين ولا بس أواني كبابيل سنة كان ودسين يعني بابيل أو رجو ودسين با بتوان ژیانی خۆیان چاکەن لەوە باشترە ئەمە باق و برق چ لێ بکەین ئەگەر کاری ڕۆژانەمان باش نەبی وەکو سنەت نەبی چ لە باق و برقی کە دێ دوکانەکەی خۆت سەرەتا با بڵێم دەیخێ سەر کەناڵێک کە گوێ لە قورئانی پیرۆز بگری و بە بسم الله بێ ناو دوکانەکەی خۆت بەیانیان
دەم بە زیکرەوە بی لەگەڵ کارەکەی خۆت بەێ بیدادی کە دەی سەرەتا تەمان بە بسمیلا دەست پێ دەکەی ئەتو ئەگەر هەموو شتەکان بە بسمیلا بوو حتمما بەرەکەت دەکەێتەوە ئیشت بۆچی گوتمان پاشانەوە ئیسان بە ساغە ئیشکا سەرێمووی ڕۆژانە سلااوت لەسەر پێغەمبەری خوا سەلەم لێ دەدەی بەڵێ ئیشاڵە بە پێی توانە حەز دەکەی بەرەکەتی و سلااواتە لە ئیش و کارەکەت دەبینیەوە بەڵێ بە تاکید ئەگە ئینسان بە قەنەعاتەوە بیکە ڕنگدانەوە دەبینە سە ئیشەکانی چەند دڵخۆشە کاتێک سلااوات لێ دەدەی واللهی بە تاکید پێ مرتعدە بزۆری سەر نەفسیە خواهی گەورە لە قورآنی پیرۆز فەرموویەتی وەلەکم فی رەسوول الله ئوسوەة حەسەنە یعنی ئەمە ئەگەر لە ژیانی ڕۆژانەماندا وەکو موسڵمان پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بکەینە قودوە پێشەوای خۆمان لە گچکەترین شت هەتا گەورەترین شت ئەمە هیچ زەرەر ناکەین وەکو بنێن بۆ نمونە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم کو تەحملی کرد لەگەڵ خێزانی لە مارێ کو هاتە دەرێ لەگەر هەڵسوکەوتی کوی لەگەر ڕەفیقەکانی کو بووە تحمل لەگەر دوژمنان کو بووە لەگەر هەموو جانبەکانی ژیان دەبزانین کو هەڵسوکەوتی کردە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بۆ نمونە ئەمە وەکو مسلمانی کورد یعنی لە مێژە الحەمدولە ئاشنا بووین بە ئیسلامی برێن بۆ نمونە بە نزیکەی 1000 سال دەبی لە ئەمە لەژێر دەستی ئیمپراتۆریەتی فارس بووین کە دوژمنانی ئیسلام دەنێ وەڵا مسلمانی کورد باوە برێن بە زەبری شمشێر و ئەو شتانە بوویتە مسلمان ئەوە ئەسڵ و ئەساسی نییە کورد یەکەم قەومەکە لە هەموو قەومەکی زیاتر پێشوازی لە ئیسلام کردیە بۆ نوونەکو گاوانی کوردیان زابانی کوردیەوانە بەخوان چوینە مەدینەی کە لە هەوالی پێغەمبەریان پرسیە صلی الله علیه و سەلەم پێغەمبەری صلی الله علیه و سەلەم کە وەفاتی کرد لە پاشەی خەلیفە سەیدنا عومەر رەضی الله عنه کە ئەو هاتە عێراق کورد پێشوازیان لێ کردیە ئەزە لەو کاتیوەتە ئێستا لەگەدابی کورد ڕۆژ بە ڕۆژ یعنی هەوڵیدا زیاتر ئاشنای بە ژیانی پێغەمبەری صلی الله علیه و سەلەم بەس کەسانەکانیان دەیانەوێ ئاشنای کورد بە پێغەمبەری صلی الله علیه و سەلەم لە شتێکی زۆر گچکە ئەوەی کەنەوە یعنی کوردی کەنەوە ئەمە ئەگەر بەڕاستی پێغەمبەرمان خۆش بێت صلی الله علیه و سەلەم دەبی لە ژیانماندا هەموو سونەتەکانی وی جێبەجێ بکەین یعنی نەگە ئەمە لە ساڵێک ڕۆژ یادی بکەینەوە ئەویش بەس بە قسە یعنی نەک بە عەمەلەوە شتانە ئەمە ئەگەر ڕاست بکەین لەگەر خوای گەورە لەگەر پێغەمبەری صلی الله علیه و سەلەم دەبی سونەتەکانی ئەحیاکەینەوە بۆ نمونە لەگە جیرانەکانمان باش بین هەڵسوکەوتمان جوان بی لەگە برادەرەکان لە دەرێ هەڵسوکەوتی جوان بنوێنین چاکە لەگە خەڵکی بکەین بەزەیمە بە فەقیریدا بێتەوە هەروەها زۆرە ئەوەی بە دوو سنەتی پێغەمبەری پێویست صلی الله علیه و سەلەم لە ژیانیدا قەت خەسارەتمان نابی لە دوا ڕۆژیدا خوای گەورە سەربەرزی دەکاتن ئینشاءالله سونەتەکان وەکو خۆت ئاماژەت پێکرد زۆرن یەک لەو سونەتانە یعنی ئینسان نوێژەکانی بەڕێک و پێچوی ئەنجام بدا چەند خاڵێکی گرینگە لە بینی خۆت و خوای گەورە و ئینسان ئەگەر ئەو خاڵەی پتە کرد بەهێز کرد لە ژیانیشدا ئاسوودە و مرتاحە وایە ڕاستە پێغەمبەر سەلەم بوون لە حەدیثێکی داواری دەفەرمووی سەلوا کەما ڕەئەیتمونی ئوسەلی نوێژ بکەن هەر وەکو چۆن ئەمن نوێژ دەکەم ئەزامە پێغەمبەرمانی دێ صلی الله علیه و سەلەم کو نوێژ دەکا بەس علەمایان سەحابەکان تابعی ئەوانە کە ژیانی پێغەمبەریان صلی الله علیه و سەلەم جێڕایەوە باسییان کردیا پێغەمبەر صلی الله علیه و سەلەم کە دەربارەی ئەخلاقی لە عایشە ڕەضا ڕەحمەتی خوای پرسیاری دەکەن دەرێ ئەخلاقی پێغەمبەری صلی الله علیه و سەلەم کو دەرکانە خولوق القورآن یعنی قورآنێک بۆ ناو خەڵکی قورآن یەمشی بین الناس یعنی ناو خەڵکی دەڕۆی هەروە لە نوێژەکانیش زۆر ئیتیزامی و ئێستا الحەمدوللا خەڵک زۆر هاتووی مزگەفتی دەکا بەس دەبینی کابرا دەستە مزگەفتی نوێژ دەکا بەس لەگە جیرانی باش نییە دەستە مزگەفتی نوێژ دەکا لەگە برادەری باش نییە دەستە مزگەفتی نوێژ دەکا تووشی تاوان و گوناح و شتی وەها دەبیتن بەس ئینسانتە پێ بکرێ ئیلتیزامی بە سنەتی پێغەمبەری بێ ئەو نوێژە لۆیە توکە ڕۆژانە کە نوێژ دەکەی وەکو محەتەچی وایە هەتوکە ئەو نوێژە دەکەی ببتەمای ئەوەیە دوورکەوێ لە خراپە و لە گوناح و تاوانەوە نوێژ نوێژی چکە نوێژ دەگلۆ نوێژەکی دەبتەمایەوەی کەفارەت لیما بەینەهونە ئەو نوێژە لە نوێژی دادێت دەبتەمایەوەی سڕێنەوەی گوناحەکان ئەگات تو ئەم نوێژەت کرد ئەمری پێ نەکردی بە چاکە نەهی لێ نەکردی لە خراپە ئەوە بزانە نوێژەکەت نەقوستانی هەیە ئینشاءڵڵا وا بکەین نوێژەکانمە بەڕێک و پێچ بکەین بەو نوعی کە خوا و پێغەمبەری خوای دانەبێتن هەموو ساڵێ ئێمە لە یادی پێغەمبەری صلی الله علیه و سەلەم لە بازاری گەورە هەر کەس ئەسنافەکان مەولید دەکەن لەبارەی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم نەجارەکان قەسابەکان بەزازەکان هەر کەس بەلای خۆی
بەباشی بە جوانی دەنرخێن یعنی یادەشی زۆر گەورەیە هەمووتان پێکەوە دەبنە مشتەرەک مەولودەکەی دەکەن چۆنە بەێ تقریبا ئەوە هاکە مشتەرەك هارکە پارەی خڕ دەکەنەوە مەولودەی خینجیلانە و جوان دەکەن لەبارەی یادی پێغەمبەر صلی الله علیه وسلم جا پێم بڵێ بزانم تۆ چەند پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆش دەوێت والله لە خۆم و لە ماڵ و منداڵم و لە کەس و کارم و لە هەموو شتێکی خۆم خۆش دەوێت پێغەمبەر صلی الله علیه وسلم بە خۆم و بە داک و بە باب و بە ماڵ و منداڵ و بە قوربانی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر خۆش دەوێت خۆی سەلام بدەرێ وڵە زۆر خۆش دەوێت چەند سڵاواتی لەسەر لێ دەدەی نەک جارێک ملیۆن جار اللهم صل على سيدنا محمد وعلى آل محمد بە قوربانی دەمە خۆ و ماڵ و منداڵ و بە داک و بابە بە قوربانی دەم ملیۆن جار ملیار جار پێم بڵێ با بڵێم سەفەری عومرەت ئەنجام داوە گەیشتە لای پێغەمبەر لە خوای بەزای الحەمدولله الحەمدولله کە گەیشتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چت دەبوو یعنی چت لە بۆ باز دەکردیان چ دوعایەکەت هەبوو بەێ هەر دوعایەکمان دەکەت ئینشاءالله خوا قبول دەکا کە دەگەی ڕەوزەی پێغەمبەر صلی الله علیه وسلم حەزرەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەگەیوێن دەرێ دوای ئەبوبەکر دوای ڕەزای خوا لێبی دوای عومرە ڕەزای خوا لێبی کە دەچێوێندە دڵت دەکرێتەوە دڵت دەکەشێتەوە و دەزانی لە دنیای چکەی بەعام کە دەچی عومرەیان دەچێت کەعبەی ئەوانە دەبینی دڵت دەکرێتەوە نوری پێغەمبەر یعنی نوری خوای دەباری بەێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سنەتی زۆرە لە ژیان جا ئێمەش وەکو موسڵمان پێویستە سەرما ئەو سنەتانە زیندوی بکەینەوە بۆ نمونە بەتایبەتی تۆ کاسبکاری لە بازاڕی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ من غەش نافەلەیسە میننا ئەوەی غەش بکات لە ئێمە نییە تۆ چەندێک هەوڵت داوە مشتریەکانت کە دێن خەڵکەی کە دێتە لات شتت لێ دەکڕی کاڵاکانت لێ دەکڕی بۆ پەڕی ڕازگۆی و دەستپاچی و ئەمینیەوە شتەکەی پێ بدەی و با بڵێم بەگرانیش پێی نەفرۆشی بەێ چەند بتانی معاملەت خۆش بی احترام و قەدری عالم بگری ڕێزی لە مشتریەکان بگری بە قسەی خۆش بە معاملەی خۆت دەکەی خێرێکی بەسیط خۆت بکەی و شکری خوای بکەی لەسەری و قەنەعاتت هەبی کە خوا ئەوەندەی پێدایوتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وما ئەرسەلناکە إلا رحمة للعالمین یعنی ڕەحمەت بۆ لە هەموو جیهان ئێمەش چەند پێویستە سەرمان لەگە خەڵک باش بین چاک بین دەگەین یەکە سەلامی لێ بکەین چاک و چۆنی لەگەڵ بکەین یعنی ڕوومان خۆش بەرامبەر خەڵک والله هەر شتێکی لەو بابەتانە بکەین کە ڕێزی لە خۆمان دەگرین دوای ڕێز لەو بەرامبەری دەگری هەر کەسێک لە ڕێی خوا و پێغەمبەری چ داوا دەکە خوا و پێغەمبەر ڕێزی بگرە سەلامی باش بکە احترامی بگرە هەموو پێکەوە لە یەکدی باش بین خزمەتی یەکدی بکەین چەند دەگە یەکدی باش بین چەند دەگەرێت احترام یەکدی بین ئەوەندە باشە هەمەش لێ توکاندارین چەند مشتری دێتن کە ڕێزی لێ دەگری احترامی دەگری بە ڕێز و بە احترامەوە ئەوەندە ئەتوی خۆش دەوێت ئەتوی ئەو مشتێکە ڕاست ئەم خێری لێ دەبینم ئەوش خێر لێم دەبینی بەس چەند ڕێزی یەکدری بگرین ئەوەندە خوا و پێغەمبەر پێخۆشەوە والله ئەمن وەکو شخصی خۆم کە هەموو ساڵانە بەشداری ئەو شتەی دەکەم لە ساڵی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە هەڵدەستین بە ڕازاندنەوەی بازاڕێ ئێستا ڕازاندیتەوە بەێ بەخۆت ینی بەخۆم شخصی خۆم ئەو شتانم هەموو بەخۆم لێدایە چەندرت پێ خۆش والله زۆر عادی یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلممانە زۆر باشە تۆ وەکو گەنجێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سنەتی زۆرە یەک لەوانە با بڵێن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ خەڵکی نەرمونیان بووە ڕوویش خۆشی هەبووە هەتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت تەبەسم و کەفی وەجهی کە سەدەقە یعنی زەردەخەنەکردن بە ڕووی بەرامبەرەکەت خێر و سەدەقەیە تو چەندێک هەوڵت داوە ڕووت خۆش بێ نەرمونیان بی والله هەتا پێمان دەکرێت ڕووخۆش بین لەگەر عالەمێ چاکەی بکە خوا چاکە لۆ دەینیتە پێش نەرمونیان بە لەگەر خەرچی ئەدی کاتی کە دی بۆ بازار بۆ کەسابەت چەندێک بسمیلا دەکەی ناوی خوا دێنی چەندێک ساڵ لەسەر پێغەمبەری خوا لێ دێت زۆر صلی الله علیه وسلم زۆر بەڵێ زۆر ڕۆژانە تقریبان ئەگەر بتوانی پێم بڵێ چەند سڵاوەتان ڕۆژانە مەسەلەن 100 یان 200 ئەوەندە بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ من غەش نافەلەیسە مینە تۆ هەوڵت داوە لە کڕین و فرۆشتنەکان تا غەش نەکەی نانە غەش ئەبەت لەکنەمە ناکری من غەش نافەلەیسە مینە ئەوی غەشی بکات لەمە نییە چەند دڵت خۆشە بەم مانگا بەتایبەت کە مانجی لەدایکبوونی خۆشە و دڵشمان خۆشە و خۆی بەزیادی هەموو ساڵانیش کە حاجی عرفان نەجار هەیە ئەوە تەنیشتم
کە هەڵدەستێ بە مەولود و خێر و چاکە و ئەو شتانە. بەڵایزان و خۆشەویستانەوەی کە بینیتان و بیستان چەند زوو تێڕوانی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بوو بە تایبەتی کاسبکارانی شاری هەولێر لەگەڵ نزیکبوونەوە یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەردەم دوکانەکانی خۆیان بازاڕی شاری هەولێر بەم جۆر و بەم شێوازە دەڕازێنەوە دڵخۆشی خۆیان دەردەبڕن. جا ئەوەی کە گرینگە ئینسانی موسڵمان دەبێت دەست بە سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بگرێت و لەسەر سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بڕوات. ئینسان لە ژیانیدا دەبێت چاو لە پێغەمبەری خوا بکات. بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە دوای نانی حەڵاڵ کەوتووە، ئێجا ئێمەش دەبێت ئەو نانەی کە پەیدای دەکەن حەڵاڵ بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ژیانیدا ڕازگۆ بووە، ئێمەش دەبێت لە ژیاندا هەوڵ بدەین کەسێکی ڕازگۆ بین. لە بۆ دراوسێکانی باش بووە، ئێمەش دەبێت دراوسێکانمان لە دەست و زمانمان ئەمین بن. لەگەڵ دایک و باوکی باش بووە، خۆ دەبێت ئێمەش دایک و باوکمان یعنی بەڕاستی لەگەڵیان باش بین، واجبە لەسەرمان و ئەوانیش پێمان بەحەسێنەوە. و لەگەڵ خێزانی لەگەڵ هاوسەرەکانی زۆر باش بووە. ئەگەر ئێمە بمانەوێت لەسەر سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بڕۆین، دەبێت بۆ هاوسەری خۆمان، بۆ منداڵی خۆمان، بۆ گەڕەک و شار و نیشتیمانی خۆمان باش بین، چاک بین و بەزەییمان بۆ کەسانەدا بێتەوە کە بەڕاستی لەم بارودۆخە سەختەدا ژیانیان ناخۆشە. ئەگەر بتوانین یارمەتیان بدەین، هاوکاریان بکەین، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ ئینسانی موسڵمان چی بۆ خۆی پێخۆشە دەبێت بۆ بەرامبەرەکە چی پێخۆش بێ. جا سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆرن، هەر لە عیبادەتی تاکە کەسیەوە کە نوێشکردن و ڕۆژوگرتنە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پابند بووە بە نوێژەکان و زۆر خۆشەویستیشی هەبووە لە بۆ نوێژەکانی خۆی و نوێژەکانی بەڕێک و پێچی و بەباشی ئەنجام داوە، نوێژەکانی بە کۆمەڵ ئەنجام داوە. جا ئینسان لە هەموو ڕوانگەیەکەوە حتا لە دەسەڵاتیشەوە ئەگەر بیوێ چاو لە پێغەمبەری خوا بکات صلی الله علیه و سلم سەرفراز و سەرکەوتوو دەبێ و لە دنیاشدا بەختەوەر دەبێ و لە قیامەتیشدا سەرکەوتوو دەبێ. هیوادارم ماڵتان هەر ئاوەدان بێ، ژیانتان هەر خۆش بێ، هەمیشە شاد و کامەران بن. خواتان لەگەڵ.